سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. بارگای مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بە فەرمی سەرکردە سوننەکان ئاگادار دەکاتەوە کە هەمویان پشتگیری محەممەد حەلبوسی بکەن. مەژعان جبۆری یەکێک لە سەرکردەکانی سوننە ئاشکرای کرد کە بارگای بارزانی پەیوەندی بە پەرلەمانتار و سەرکردە سوننەکانەوە کردووە کە سەرجەمیان پشتگیری محەممەد حەلبوسی بکەن بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق. محەممەد حەلبوسی سەرۆکی پێشووی پەرلەمانی عێراق بوو لە خولی ڕابردوو لە هەڵبژاردننی دەی مانگی ئۆکتۆبەری ڕابردوو کە سەرۆکایەتی لیستی هەوپەیمانی تەقەدومی دەکرد 37 کورسی بەدەستێنا. باپەی زانیاریەکان بڕیارە لە ڕۆژانی داهاتوو پارتی و هەوپەیمانی تەقەدوم هەوپەیمانیەتێکی نوێ ڕابگەین و بەیەکەوە بچنە گفتوگۆکانی پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق. لە ماوەی ڕابردووشدا محەممەد حەلبوسی سەرۆکی هەوپەیمانی تەقەدوم و خەمیس خەنجەر سەرۆکی هاوپەیمانی عەزەم سەردانی هەرێمی کوردستانیان کرد و لەگەڵ بەرپرسانی پارتی و یەکێتی کۆبوونەوەیان ئەنجامدا کە پرسی سەرەکی پێکهێنانی حکوومەتی نوێ بوو. ئەمەش وا لێک دەدرێتەوە کە پارتی و خولی بارزانی دایانەوێت لە ڕێگەی هێزی خۆیەوە پۆستەکانی بەغدا کە پشکی کووردا خۆی دابەشی بکات بەبێ گەڕانەوە بۆ لایەنەکانی دیکە. سەرۆکی دەستی دەستپاکی هەرێم ئاشکرا دەکات هیچ میکانیزمێکیان لە بەردەستدا نییە بە دوادەچوون بۆ کەیسی کڕینی مڵکی سەرۆکی حکوومەت لە دەرەوەی هەرێم بکەن. لە لێدوانێکی تایبەتدا بۆ شارپرێز دکتۆر ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستەی دەستپاکی هەرێم باسی لەو کەیسە کرد سەبارەت بەو زانیاریانەی ڕۆژنامەیەکی ئەمریکی ئاشکرای کردووە لەبارەی کڕینی خانوویەک لەلایەن مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە ویلایەتی میامی ئەمریکا بە 18 ملیۆن دۆلار. دکتۆر ئەحمەد ئەنوەر وتی لە چەند ساڵی ڕابردوو بەردەوام ئەو زانیاریانە بڵاو دەکرێنەوە، بەڵام ئێمە میکانیزممان لەبەردەستانیە بۆ بەدواداچوونی ئەو هەواڵانە. وتیشی نە ئێمە و نەدەستەی دەستپاکی عێراقیش هیچ دەستکراوە نین و هیچ هاوکاریەکیش ناکرین تاوەکو بتوانین کار لەو پرسانەدا بکەین و بتوانین بەدواداچوون بۆ سەروەت و سامانی بەرپرسەکان بکەین لە دەرەوە. سەرچاوێکی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم نوێترین زانیاری لەبارەی پلەبەرزکردنەوە و بەرزەموچەی فەرمانبەران ئاشکرا دەکات و ڕایدەگەێنێت. ئەو پرسەش پەیوەندی بە داهاتەوە هەیە. بە وتەی ئەو سەرچاوەیە دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و پێدانی بەرزەموچە لە پرۆژە یاسای بودجەی 2021 داهاتووە و چارەسەریشی بۆ دیاری کرابوو. بەڵام وەک دەڵێت بەهۆی ئەوەی پرۆژە یاساکە تا ئێستا پەسەند نەکراوە نەتوانرا کاری لەسەر بکرێت. هەروەها سەرچاوەکی وەزارەتی دارایی زیاتر لەو بارەیەوە دەڵێت بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران بە پەیداهاتی بەردەستی حکوومەتی هەرێمە. هیواشی خواستووە لە پرۆژە یاسای بودجەی 2022 هەرێمدا ئەو کێشەیە چارەسەری بۆ بدۆزرێتەوە. دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی هۆشداری دا و ڕایگەیاند هەر فەرمانگەیەک ڤاکسین بەکار نەهێنێت دای دەخەین. ئەمڕۆ پێنجشەممە دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایگەیاند ئەگەر هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی بەڕێژەی لە 150 ڤاکسین وەربگرن ئەوە کۆرۆنا لە سلێمانی کۆتایی دێت. وتیشی یانەی شەوانە و چێشتخانەکان ئەگەر کارمەندەکانی خۆیان نەکوتا بێت ئەوە شوێنەکان دادەخەن. هاوکات ڕێکاری یاسایش بەرامبەر ئەو فەرمانگانە دەگیرێنە بەر کە کارمەندەکانی خۆیان نەکوتاوە. هێزێکی ئۆپەراسیۆنی یاسایشی سلێمانی لە سنووری پارێزگای هەڵەبجە ژمارەیەک گەنجی دەستگیر کرد. شارپرێز لە ئازاری سەرچاوێکی ئاگادارەوە زانیاری گرنگ ئاشکرا دەکات. باجۆری ئەو زانیاریانی شارپرێز لە سەرچاوێکی ئاگادارەوە دەستی کەوتووە شەوی ڕابردوو دوای کۆکردنەوەی زانیاری لەبارەی کەسێکەوە لە پارێزگای هەڵەبجە هێزێکی ئۆپەراسیۆنی ئاسایشی سلێمانی دەچێتە ئەو پارێزگایە و جگەل لەو کەسە چەند گەنجێکی دیکەش دەستگیر دەکات. سەرچاوەکەی شارپرێز ئاماژەی بەوەش کرد کەسی سەرەکی داوەکرا و بە برینداری دەستگیرکراوە و هۆکاری دەستگیرکردنەکەشی لەلایەن ئاسایشەوە ئەوەیە هەوڵی داوە بیری توندڕەوی بڵاو بکاتەوە. جگەل لەو چەند گەنجێکی دیکەش دەستگیرکراون و ئێستا دەست بەسەرن. ئەو سەرچاوەی شارپرێز زیاتر لەو بارەیەوە زانیاری گرنگی لەبارەی ئۆپەراسیۆنەکەی ئاسایشی سلێمانیەوە ئاشکرا کرد و ڕایگەیاند. لە مانگی پێنجی ئەمساڵ و لە کاتی ئەنجامدانی فیستیڤاڵی هۆزێکی هەڵەبجەدا ژمارەیە گەنج کە بیری توندڕەویان هەبووە هەوڵیان داوە تەقینەوەیکی گەورە لەو فیستیڤاڵە ئەنجام بدەن، بەڵام ئاسایش ڕێگری کردووە و سەرجەمیانی دەستگیر کردووە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە.